من پێ دەڵێم لێرە پێشێر یاسا هەیە بەس کاچ خۆم 56 ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوەندی جیهانی و سەفارەتی وڵاتان هەمووش گومانی زۆر گەورەیان کە لە کوردستان دادگایەک نییە یاسایی تێدا هەبیتن یعنی ئەو ئەتا ئێوە کەتینە پاش دەوڵەتی شیعەی عێراقی یعنی لە جیاتی مراجعەی خۆتان بکەنەوە ئەو پاساوانە چییە دێنەوە دوای ئەوەی بابە بڕۆ لە لیستی قائیمەی بڕۆ لە لیستی قائیمەی نێودەوڵەتی کە بزانە هەرێمی کوردستانە پاش عێراقیش جێیانە هیچێک لە وڵاتە ڕەشەکانە هەرێمی کوردستان خۆی یەکێک لە کێشەهارە گەورەکانەوەیە وەکو بەشێک لە عێراق سەیرەکرێ بۆیە بەردەوام ئەو کێشانەمان بۆ دروستە بێت کوورەکە کاکاروان تو پێ دوایە قادر زەحمەت دەبێ یەک دەقیقە بەڵێ ئەو راپۆرتانەی جەنابەت باسی دەکەی ئەگەر دەلاپەڕە لەسەر هەرێمی کوردستان نووسرا بێ نیوە بە نیوە بە ئیزابی باسی دەکا و بە سلویش باسی دەکا و زۆر طبیعیە بە سلویش باسی هەرێمی کوردستان بکرێ و مؤسساتی حکوومەتی هەرێمیش ڕێوشۆنەگرنە بەر چاکسازی تێدا دەکەن و شتێکی زۆر ئاسایە مەدەنیان چاکسازی کرا کاکاروان ئەتو پێ دوایە میت و ئیتلاعات لە کوردستان لەنا ئەو حزبە باڵا دەستانە هەبی ئێوە و پاراستن و زانیاری هەموو تەنسیقەچان لەگەر میت و ئیتلاعاتەبی پێویستیان بە شێروانی گوهدار زێباریە لە سەردەمەک درۆن هەبی پێویستیان بەو گەنجانەیە یعنی ئێوە هەندێک قسە دەکەن یعنی تخوات لەوەگە منطق دەگونجێ ئەخ کە بێ دەڵێ وێنە بابەتێکی تەواو یاساییە لە بەردەمدایە دادگا بڕیاری لێدا ئەدی ئەو خەڵکەی بەس دقیق قەناعەتت پێی هەیە سەر و سەرچاو قەناعەتت پێ نییە من ناتوانم بە زۆر قەناعەت بکەم بەس نەک کاکاروان بە قوربان نەک ئەمن هیچ کەسێکتان قەناعەت پێ نەکرا نەک کورد زمانەکانیت کە ئەو دادگای کردیتان گەورەترین شکست و گورستان لە شێشەی کورد پێدا کورە دژی چ براکەم بەقەد من خوێن لەوە حکوومەتەی نەڕێشتی کاکە ئەمە دژی فەسادین دژی ئڕهابین دژی تیرۆری ئاخر بە قسە نابی ئەنگۆ لە سوڵتان خۆمە لە سوڵتانی ئاخر بە قسە نابی ئەتوو لە سوڵتەی بە قوربان بەس دقیق کاک قادر زەحمەت ئێمە دژی فەساد ڕاوەستاوی تعدیلی قوانین دەکرێ تعلیماتی نوێ دەردەکرێ و جەنابیش دەبینی بەستۆ ناتێ ئەو ڕاستیانە بڵێ ئێستا حاڵی حازر پرۆسەیەکی چاکسازی ڕێکوپێک هەیە بڵێ کۆتایی پیاتۆ نەخێر کامل بووە نەخێر بەردەوامە پرۆسەکە بەس تۆ پێ دوا بێ یعنی قەناعەت بە ئێمە بکەیت تۆ پیاوێکی وەتەنیت و دێ دیفاعەکەی لە خاک لە کوردستان لە ئەوروپای ئەنی لۆ دژاتی تۆ هەموو هەوڵت بۆ دژاتی هەرێمی کوردستان و ناشرین کردنیت حقیش بە ئێمە بدە ئێمەش دیفاع لە مخاک وڵاتەکەین حتا ئەو دقیقە بری باشە تەبیعیە خۆ سەدامیش خەڵک پێشمەرگە بوو ئەیگوت ئەوانە مخەڕیبن ئەوە تەبیعیە ینی ئەوە هەموو زمانی سیستەمە دیکتاتۆرەکان وایە تۆ ئێمە قسەجێ سەدام و خۆت کردە پێش بەڵێ قابلە من هەموو خەڵکەی ئۆپۆزیسیۆن پێی دەگوترێ مخەڕب ینی قابلە تورکیا تیرۆریستەیان پەکەکە خەڵکی ئۆپۆزیسیۆن هەیە لە کوردستانی شەو قسەشمان پێڵێ و ئازادی شەو ئەسڵەن بۆ معلوماتە دێمە ڕێز لە هەموو ڕێیەک دەکەین تەنها جنێودا ئەتوانی جنێوەکی ئێمە بڵێ ئەو زۆر ئەو قسانە دەکەن ئەتوانی لە قۆ جنێو چۆنە ئەماڵەی مەسوولەکانت دزن بنمونە ئەوە جوێنە ئەو هەموو ملک و ماڵیان لە چێ بوو کە لە میدیای ئەوروپی و ئەمریکی کەشف دەبی بە قوربان وەرە بە معاشەکانتان لێک دەوەنەوە کاکاروان یەک دەقا قادر یەک دەقە زەحمەت نەبێ ئەتوو بە دڵی فڵانە کەس دزەوە نیە بەڵێ بەڵگەی لەبێ گەڵا بخەرە ڕوو ئێمە وتمانە فڵانە کەس گەندەڵە دا بەڵگەکان مەخسوودە بەردەست دادگا و سادیشمان لەگەڵ کردووە دەیان کەیسیش بەخۆ دەزانێت باشە کاکاروان من نزانم ڕەخنە لە بەرپرسەکانی تو ڕەنگی زیاتر بێتە ئەوە بی ینی هەزمت پێ نەکرێ بەس ئەو هەموو راپۆرتێ لەسەر سەرۆکی حکوومەت کە خانی بە 20 ملیۆن کڕیە و کە خانی بە 40 ملیۆن کڕیە باشە بە معاشەکەی دەکردرێ پرسیارێک زەحمەت نەبی بەڵێ ینی پرسیارە و پرسیارێکی زۆر ئاساییە و خۆ مەسرور بارزانیش ئەمریکا بەڵێ جەنابی سەرۆکی حکوومەت ئەو شتانیان لەسەر گوتووە تیمێکی قانونیە کە بزانە پارێزەرە بابەتەکان وەڵامەداتەوە پاش ماوەیەکی دیکە هەمووی ڕوو نەبێتەوە کاکە 2 ساڵی پێچوو بەڵێ 2 ساڵی پێچوو وەڵام نەدراوە بکەین بچین لە زیاتی ئەمریکاش بڕیار بدەین بچینە مەحکەمەی ئەمریکاش ئەدی بۆ بەمە دەڵێ لۆ بەڵگە بڵاو نەکراوە بە 2 مانجی کاک قادر ئێوە زانیشتی نە اعتراف بە محکەمەی دەولیەکە نە بە قانونی ئەمریکاکە نە بە دەکەن
بە هیچ شوێنێ ناکەن نازانێت یعنی کاکاروا من بە شمولیەک پرسیار لەکەم پێ دوایە ئەو ملک و ماڵانەی بەرپرسەکانی پارتی بەگشتیبان ئەوە نەبی ینی ئەوە بی بە معاشەکانیان هەیتیان ئەو هەموو سیارە و ئەو هەموو ژیان هایلایڤە و ئەوانە بە معاشەکانیان بەڕێوە دەچن بۆ 8 ملیۆن دینارەی کاک خادر هەر کەسێک هەر ملک و ماڵێکی هەبێ دەتوانی بەرامبەر بەو کەسە پرسیارەکە بکەیت تو نوێنەری حکوومەتی ئێستا نوێنەری حکوومەتی پارتیشی وایە نا ئەو حکوومەتە پارتیە پێ دوایە بە هەموو خەیاڵی خۆ دەتەوێت قەنەعەت بە من و بە خوێنەر و بینەر بکەی کە بە پێی معاشەکانیان ئەوانە ئەو ژیانە هایلایڤە و ئەو هەموو ملک و ماڵ و ئێمە چوزانین ئەو خەڵکە هەمووی هەر بە معاش کردوێتی بەشکە خەڵکێک هەیە بۆ خۆی دەوڵەمەند بۆ خەڵکێک هەیە ئەملاکی هەبوو باشە وەکو بەرپرسەکانی تو تجارەتیان کردیان ملک و ماڵیان هەبووە باشە ماڵی تاالبانی چیان هەبووە ماڵی نەوشیروانی چیان هەبووە تاجر بوون یعنی چیان هەبووە من ئەوەی کە مەسئولم لەسەری باسی پارتیەکەم باسی حزبەکان دیکە ناکەم ئەوانەی پارتی دام و دەستگای پێویستێ لە ناو حزب دەزانێت کێچیە چینیە چۆن پەیداکرۆ چۆن پەیدانێکرۆ نەزاهی حزبیمان هەیە باشە کاک مەسعود چی هەیە کە باشە من بە ڕێزەوە دەڵێم کاک مەسعود چی هەیە ملک و ماڵی چی هەیە باشە کاک مەسعود چی هەیە حزبی من نازانم ئێستا کێچی هەیە ئەنانم پرسیارەی ڕۆژنامەگەری سادەیە وایەنە چیان هەیە چیان هەیە کاک مەسرور و کاک مەسعود خۆ بە ڕێزی شۆخۆ وشەی کاک وشەی ڕۆژنامەگەریش نییە بەدەم لەبەر ئێوە و خەڵک چیان هەیە چ ملک و ماڵیان هەیە تو وەکو ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەتی وایە نەیەک دەبتە سەرۆکی حکوومەت نییە لەسەر ئەوەی جیرانەکەم بۆکو شەخص نازم جیرانەکەم خانوەکەی خۆیەتی یانە ئەخر کاک کاروان کاکاروان ئێستا من بەس پرسیارێک لە جەناب دەکەم تۆ ئەو خانووی تێدا دەژی لە سوید بەڵێ من توزانم هی تۆیە هی حکوومەتە لەبەرەوەی لە نێت کاک کاروان بە قوربان لە سوید هەموو شەفافە ئەو خانەی من لێ دەدەی دەزانی من پێتەڵێم ئەڵێ من نازانم بەرپرسانی ئێمە یان هەر کەسێک ئەو خانووی خۆیەتی ئەو قەسبەی خۆیەتی ئەو سیارەی خۆیەتی ئەو بارەی خۆیەتی من ئەوە نازانم ئەوە ئیشی خەڵکێکە کە مختص بێ لەو مەجالە مەیشی من نیە خۆ ناکەێمە لە هەموو مۆزوع قسە کاک کاروان ئەوەیە یعنی لە هەموو دنیا کە سەرۆکان دەچن سەرۆک وەزیر پەرلەمانتارەکان ئەوەی خۆیان ملک و ماڵەکانی خۆیان دەنووسن لێرەش ولدراوە لێرەش جەنابی سەرۆکی حکوومەت بەڵێ سەروەت و سامانی خۆی لە ناو فایلکی هەموو ڕادستی نەزاهی کردووە بۆ بڵاو ناکەنەوە چی هەموو میدیاچی ئەوروپی کەشتەشی جوانە ئەگەر کردبتان ئەگەر کردبتان هەموو زانیاریەک لە لای حاکم ئەحمەد و هەینەی نەزاهی هەرمی کوردستان هەیە ئەگەر نەبوو من بەرپرسم لە بەرامبەر ئەو قسەی کردی باشە ئەمە داوات لێ دەکەین وەکو ڕۆژنامە نووسەک ملک و ماڵی کاک مەسرورمان لە بۆ بنێتی تەبیعیان بڵاوکەنەوە کاکە لە بۆ مەمەنێرە باشە باشە بۆ بڵاو ناکەنەوە بۆ بڵاو ناکەنەوە کە دیاردەچی جوانە وایانە کاکە ئەوە کاک خادر ئەوە ئیشی من نییە من شت بڵاو بکە کاکە تۆ ڕاوێژکاری بە قوربان ڕاوێژکاری ڕاگەاندنی بەڵێ بەس دقەیەک هەر وەختێک پێویست بێ محکمە یان بەڵێن نەزاهەت محکمە هەر شوێنێک داوا لە نەزاهی هەرێمی کوردستان بکەناوەی ڕسمی بێ هەموو تەفاسیلی بێدا بۆ معلوماتت خەڵکی پارتی زۆر بێ منەتە لەو کوردستانەی کە لەسەری دەکرد لەسەر مۆزوعی ئەملاک و ماڵ و فڵان و فیسان چونکە هەر بەرپرسێکی حکومی لە هەرێمی کوردستان بەهی پارتیەوە بەهی یەکیچێتیەوە بەهی گۆڕانەوە هەر کەسێک لە تایبەت بێ لە هەرێمی کوردستان ملک و ماڵی خۆی بژڕۆن ئەگەر لەوێ یەک فایل نەقص تێیدا نەبوو من مەسئولی لەسەر بەس ئێوە وەکو سلێمانیەڵێ دنیاتان لێ بۆتە سەرمەسۆلەکە یعنی نازانم یعنی تو پێ دوایە کاکەوە ئێستا قوبات تاالبانیش ئەڵێ هیچ ملک و ماڵم نییە مقتەنەعی بە قسەی قوبات تاالبانیش دۆسیەکەی لە دەستەی نەزاهەیە کامل فایدەکەی کەسویە یعنی بزای خۆی کاک کاروان ینی بەس ئەو جملەیە زۆر خۆشە ئەتوو بڕوات وایە کە هەموو بەرپرسەکانی ئەمن با ناو نەدەم هەموو بەرپرسەکانی پارتی وێچێتی ملک و ماڵەکانیان لە لیژنەی نەزاهەیە و بەو معاشەی بەڕێوە دەچن مۆزوعی معاشەکە لێگەڕێ ئەوە بۆ نەزاها خۆی بەڵام هەر کەسێک کە هەر شتێکی هەبێ لەوێت تۆماری کرد کە بەرپرسە بەرامبەر ئەگەر هی ئەو نەبێت سبەینێ هەر قانونیان شمولی ئەو ناکە وەڕستەکە شمولی منداڵەکانی ئەو ناکات باشەوان هەموو لە چیابوون چیان هەبووە ینی هەر سێ بنە ماڵە نیە برای من ئێوە خەڵکتان پێ سوالکەر بووە نانە سوالکەر نەبووە کاکە ئێستا ماڵی تاالبانی کاکە باواز لە پارتی بینین ماڵی نەوشیروان ماڵی بارزانی
بەڵێ یعنی ئەو هەموو ملک و ماڵیان هەبووە هەر کەسێک برای بەڕێز هەر کەسێک بای خۆی پشتی هەبووە کەم تا زۆر ئەوە ئیشی من نییە چێ زۆری هەبوو چێکەی نەزاهێت کاچ من ئەم ئێمە لە سوید هەموو هاوڵاتیەک ژیانی شەفافیەتە نەک سیاسیەکان من تۆ ڕاژکاری ڕاگەیانی حکوومەتی بە قوربان سەرۆکی حکوومەت نیم قادر ئەی پلەت چییە کاکاروان تۆ تا ئێستا ئیش و کاری من نازانی پلەت چییە کاکە من بەتەمام وا بنووسم خزمەتکارێکی وڵاتم پێویست ناکا بلەکە نابێت کاکاروان بە قوربان ئەتوێستە بە ناوی حکوومەتەوە قسە لە بۆ چ مەزبورم بۆ ئاشکرا بکەم باشە تو ینی قەزانم پلەی نهێنی چییە بەس پلەی ئەو دەوڵەتم ئەو کارمەندێکی ئەو وڵاتم ئەو دەوڵەتم خزمەتەکەم تۆ هەر عینوانێکت بۆ منداناوە ئازادی بەس من عینوانی من لە لای مؤسسە و دام و دەستگای باشە بۆ پێت شەرمە پۆستەکەت بڵێ ئەوزەکەی مشکلی ئێستا شەرمە وەڵا دەناندم پێ خۆش پۆستت چییە ینی مادام ئەوە بی ئەوەی ئەمە زانیتمان کارمەندێکی ڕسمی دەوڵەتم کاکە ئەو زۆر شمولیە ئەو زۆر شمولێک و بەوەیە کە چیان کاک کاروان بەیە کە چیان گوت کاچ خۆم ئەو بەیە کە چیان گوت کوڕچێ گوت خوارزای ئەوەی ما بە قوربان ئستا بە من بڵێ آخر دەمێت تعریفت پێ بکەم تعریف ئەوەی ئەمە زانیتمان و بەرپرسی بەشینێنی هەموو میدیا سێبەرەکانی پات خۆزگەوا بوو بە یعنی پیشانازی و پێ دەکەی کە لەو پەیجانەی ئەو هەموو زبرا ئەو هەموو ئەو دقەیەک ئەو حزبە ئەو دەستگایە ئەو وڵاتە هەریشێک بە من بسپێرە شانازی ئاخر بەزەوە میدیای سێبەر و فەلەکانە ئەوی کە تەشیر بە خەڵک دەکا نا تشتی تەشیر ئێمە بابەتی تەشیر و مەشیرمان نییە تو بڕۆسەی فەیسبووکی من کە کامەی تۆ پێت وایە زۆر مهمە من قسەم لەسەر کردووە و زۆر بەڕێکپێکی و بە زمانێکی بەرز و بێ تەشیر و بێ و ئەمە پێویستمان بە تەشیرکردن نییە سەراحەت پێویستمان بینیە بەڕاستە یعنی ئەتو دەتوێت قەنەعەت بە خەڵک بکەی ئەو هەموو میدیا سێبەرەی هەیە کە دیفاع لە پارتی دەکا باسی خۆم دەکەم نانا من ئاخرە تو کات ئەتو بەنای گەنجێکی خوێنگەرم دەبینی لە شوێنێک پەیزێکی هەیە نازانم ماڵپەڕێکی هەیە ئەو بابەت پەیزی خوا کورک و خۆروانە چ ناناسی باوەڕ بکە من هەر نیشتە کۆڵە ناناسی نا بەخوای ناناس نازانم مسلمانی شوێنێ کا کاروان کە دەڵی بەخوا واللهی ئەگەر خوای گەورە لێم قبول کە لە تۆ مسلمانتر توێژەکە ڕۆژوە بەڕاستە قەدمیشم کردووە ئەگەر تۆش بە تەمای دادوە داوەریەکە بکەی ببی حاکم لە زەمان نانا من حەقم نییەوە ئازادی براکەم ئەدوو ئازادی بەس قەزم لەوێ دەرێ مەسەن بە ناوی خوا ئەوە دەڵێ ئەمن یعنی ئێستا تو زۆر لە بەرامبەر خوای گەورە لە بەرامبەر خەڵکیش بەرپرسیاری ئەوەی تۆ ناسی من هەر ناسم هەر ناسی پێ دوایی منە نەوانە ئەتو سەرپەرشتی ڕقم یەکی مخەوەل کرا ئەمن سەرپەرشتی پەیج و سایتوانە بەڵێ تەشیر بە هەموو خەڵک دەکەی کا کاروان هیوادارم تەرک بکەن زۆر خۆشە بەو زمانی چکە من ئەوە بەرپرسیارەبی بەرامبەر بەو قسەیە گەم بدەیەکە من ئەو ئیشی کورە بەڵگەی چ بینم ئێستا کە ملیۆنە ملیارەها دۆلار لەو وڵاتەی دەدزێ بەڵگەی چ پەیدا بکرێ سەردەش تیرۆر کرایە بەڵگەی چ بینم بەس پێم برێ کاچ خۆم ئەمن ئەتۆ ئەزانی چییە ئەمن دۆست ئاخر ئەو دەوم مەکەم ئەمن دۆستی ئەوانم تا لە دژی تورکیا بن تا دژی ئەم بە بەردەوامی وا بوومە هیچ پێم شەرم نییە دۆستیانم لە پشت حرەکەی ڕۆژئاوا و باکوور داین لەبەرەوەی حرەکەی شۆڕژێرە بە سەربەوانین ئازادیشی خۆتان ئەنگۆ دایموو سەعات تەخوینی خەڵک دەکەن دەتانەوێت دژمنێک بدۆزنەوە جەنابەت پەکەکەی مناقەشە تێدانە باش ئارەزوی خۆتانە ئارەزوی خۆتان ئارەزوی وازە برا خۆ سیاسەتی تۆ وازە قسەکردن وازە حەقیشکردن وازە ینی پێ وایە ئەمە لە گوێ گادا ئارێ وەڵی بەبارێ وەڵی لە گوێ گادا نووسی کا کاروان هیچ پێ نەخۆزانی ئیشی ئێمە چییە تا ئێستا نەزانی موقع بڕیار و قەناعەت ڕێی ئێمە چییە هەر لە خۆتەوە تەلەفۆنێکت دەست دەکەوێت زرم لێ دەدەست زرم ئەو هەولێدی خۆشەی زرم وایە کاکارۆن بەرحاڵ ئازادن براکەم ئەنگۆ دایموو سەعات دەبی یەکێک ببینەوە ڕجایەکی برایەنە بەڵێ وەکو خەڵک تا پێ نەخوێندەوار نەبێ خەڵک تا پێ نەزان نەبێ
کامەی تۆ دەیبینی لە وڵاتە گەنجەکانمان ماستەر و دکتۆرای هەیە لە باشترین زانکۆکان دەخوێنن لە کوردستان. من خۆم بەش بە حاڵی خۆم لە زانکۆی سەلاحەدین دەخوێنم و هەمووش کا کاروان چۆن بە ساڵ و نیوەچی مادسێرت تێنابوون بە ساڵ و نیوێ ئەوە جارێک شتێکی ئاواتان نووسی بوو. طبعا ئەگەر بەڕاستی احترامە ئەو پەڕی گەمژەی نەبێ کەس ئەو قسەیە ناکا بۆ یعنی تو پێ دوایە ئەو هەموو ماسەری خۆی بە ساڵ و نیوێک آخر هێنا هیچ کەس لە بۆی نەنووسیبیەوە کا کاروان هیچ کەس لۆی نەنووسیبیەوە ئەخە زانیاری ئەمە لۆمان هاتیان پرسیارە لێت دەکەم یەک دقەیەک بۆستا من بڕۆسەی دۆسیەی من کە خەڵک بنێرە من لە بەکارێڕۆسەوایی بووم لە ماستەر لاوایلەکان بووم کە لە دکتۆرا وەرگیراوم عینەن بە کەفای علمی و بەتوانای خۆم هەموو ڕەفیقەکانیشم دەمناسم کە گۆڕانی تێدای چیتی تێدایە پەکەکەی ئێوەشی تێدا هەبوو تەڵابە بوون لەگەڵ ئێمە لە کولیا. بەڵێ هیچ کەسێک نییە لە کوردستان ماستەر بە ساڵ و نیوێ تەواوی کرد. هەموو بەڵگەکان ئەگەر حەزت دێ بوو لە فەیسبووکی خۆمەوە هەر هەیە ئەسڵ کاتی مناقەشەکەم هەیە وەرگیرانم هەیە دەرەجەکەمان بە شەفافی ئەعلان کراوە. بەڵێ کا کاروان ئەتو ناتوانانی قەنەعەت بە ئێمە بکەی سەدام بەرپرسی پارتی هەر بەفل لەگەڵتدام بەڵگەکانم هەیە ئاخر ئەزانم ئێستا وەرە دەستنەکرد نەزاتی عەلی فاتمی دکتۆر هێمنی وانە دەیان دکتۆر یەکێتی بزانن هەمویان بوو نەبووینە دکتۆر ئەو دکتۆر دیندار زێباریە ناوی لەقەبی دکتۆری لە خۆی نەنا ئێ باشە ئێمە تاقیبمان لەو زانکۆیە کردوتیان هەر تەڵەبەی ئێمە نەبووە باشە باسی خۆمەکەم کە لە دەیان بەرپرسان بڵبین لە یۆن تەڵەبەی دکتۆرام بەس دقەیەک بێ منەتیشم بڕۆ هەموو دۆسەی من هەڵدەوەسەی دەرەجەکانی کورە لە چێ بێنی کاکە مە ناتوانین بێنەوە هەولێری لە ڕۆژان دقەیەک زانە ڕۆژێک لە ڕۆژان یەک دەرەجەشم بەبێ منەتی بۆ زیاد کراوە ئێمە تەڵەبەی زیرەک بووینە ئێمە کوڕی ئەو حەزبین خۆ معنای ئەوە نییە بچی شادێکمان لەولاوە بێنینەوە ئەسڵەن ئەوە جارێک مای پێکەنین بۆ نووسی بووتان وەڵا بە ساڵ و نیوێک ماسەری تەواو کردووە ئەگەر ئێوە تۆزە خوێندەواریتان هەبوو بە بەڵێ ئەتو دەتوان کوڕەکەی وەرگیراوە کەی مناقەشەی کردووە کا کاروان بۆ معلوماتت من بە بۆنەی ئەوەی کە باوکم نەخۆشی هەبوو دوایی وەفاتی کرد من ماسەرەکەشم درێژ کردەوە ئەوە بۆی جارێکی دیکە نەکەونە ناو هەڵەوە کا کاروان ئەسە توێ قەنەعەت بە ئێمە بکەی کە لە کوردستان مادسێر و ئەوەی بەرپرس پلە باڵاکان زۆر جددیە یعنی ئێمە دەیان چی ڕۆکو هەمووانەی برا بەرپرسەکانی پارتی وێچێتیش خۆت چێ لە زانکۆی سڵاحەدین بۆیان لە زانکۆی سلێمانی بووە بڕۆ سەیری بکە بزانە هیچ تەڵەبەیەک هەیە لە هەرێمی کوردستان ماستەر بە ساڵ و نیوێک تەواو بکە وەڵا وتیان دکتۆراکەش لۆ نووسرایتەوە هی من خەڵک یارمەتی دای تەواو نەکردو لەکوێ بۆیان نووسیبەوە بەڵێ مادسێرەکەت ماجستێرەکەم جەخۆ ئەگەر هەموو عالم من ناسێ توانای بزانێ بارها من نەبێ کاکە کاروان ئاسایە برات و سەرنجی خۆ ئەمە زانیاریە من بە ڕاشکاوی دەڵێم مەرزی زانیاری نیە ئەوە درۆیە ئەوە زانیاری ئەی چ ڕاستە بەس پێم برێ یەک قسەی کا کاروان تخوا یەک ئەم پرسیارەکە لێ بکەم ئەوە 48 دقە و 20 قسوور ثانیە من و تۆ قسە دەکەین بەڵێ یەک شتت پێ نەبوو بەڵگەیەکی دقیق و تەواوی بەڵگەی لە چێ بینیم تخوای قەوز لەو سوی بەڵگەت دەوێت بەڵێ بەڵگەی دزی دەزانی من چۆن وەرگیراوم کورە کاچ خۆم ئەم بێمەوە کوردستان بیشخاتان نێکردیمە چاوەکەم ئەم چ بێمەوە کوردستەوە چێ نەزانی لە کوردستان وەچی ئەوروپا لە نێت بدەین کاک کاروان بە قوربان کاک کاروان بە قوربان ئەتوە دەزانی کوردستانەکەی تو 1000 ڕۆژنامە نووسەیە فەقیرەی ناتوانی بەڵگەیەکی دەست ناکە وەزانی وڵاتەکی زۆر شەفافی وەزانی ئەوروپایە لۆچمان کەس ئێستاکە ملک و ماڵی بەرپرسە چی ئێزان کا کاروان ئەمە دەزانی کو دەزانی دزی هەیە 9 ساڵ بجە ناستە حکوومەت یعنی دزی هەیە وایە نا لەبەرەوەی وازەحە لەبەرچی بۆ جەناسێتە حکوومەت لەبەرەوەی حکوومەت پارەی تەواوی نەبوو نەیتوانێت کاچ خۆم هەرچەندە شێوی تۆزێ معلومات یەک دقە ئەگەر تۆزێ معریفەی قانونی هەبێ دەزانی بۆ ناچێتە پەرلەمان کورە کاچ خۆم لۆ پێشان دەڕۆی کورە کاکە تا ڕوومەکە باشە لۆ پێشان دەڕۆی 2 ساڵ ڕۆی لۆ دوای ئەو قەتە کراوە کە پارە هەبوو ڕۆی یعنی پارەتان نییە نازانڕێ
ئێستا دامانە تخوای قەوز بودجێ حکوومەت 100 میلیارد دینارە ئێنابی بیستە حکوومەت بێت تەوزیع کرا وا بووە کورکات خۆم هەر بە راپۆرتی ختامی هەیە هەموو لە کاکەلو چەند جار ئەمن بەخۆم گوێم لێ بووە سەرۆکی پەرلەمان داوا دەکات دەرێت سەرۆکی پەرلەمان پەرلەمانتار دەرەدەی بودجە بێتە حکوومەت پەرلەمان ناینێرن ئێمەش دەڵێن بودجە بێتە حکوومەت ئێمەش دەڵێن بودجە بێتە حکوومەت پەرلەمان بەس عفو بێتە پەرلەمان ئەگەر سبەینێ لە بەغداوە پارە هات بە پێی ئەو اتفاقی کراوە ئەگەر بودجە نەچوە پەرلەمان ئەو وەختی خەڵک حەقی خۆی کاچ خۆم ئەو دەخلەی لە کوردستانە خەڵک کەس نازانێت چەندە و چۆن دەڕاتن ئەتو چ دەڵێ لۆ نادەنە پەرلەمان من حەزەکەم قسەی دقیق بکەیت دقیق من حەزم لێ نییە قسەی سۆسیال کاچی خۆم سەرۆکی پەرلەمانە دەرێت داوا دەکەین بودجە بێتە پەرلەمان ئەی هاوار ئێمەش داوا دەکەین سەرۆکی پەرلەمان قسەکەی جوانە قانونیە چێ ڕێگری دەکات چێ ڕێگری دەکات بەس دقیق کەی بودجە ئەچێتە پەرلەمان ئەو وەختەی کە پارە بێ کە یعنی پارەتان نییە ئەسمێ دابووینە کاچ خۆم هەر چەندێک کە بێت هەر چەندێکە بێ نابی بڕوا بزانرێت چەندە کوتەوزی وەزارەتەکان ئەمە ئەو خەرجیاتی حکوومەت ئەوەی کە سەرف دەکرێت هەمووی چاپی دارایی تەصدیقی دەکات حکوومەتی عێراقی خۆی لیژنەی ناردۆتە هەرێمی کوردستان تەصدیقی کردووە لە دوای ساڵی 91ەوە هیچ لیژنێک لە عێراقەوە نەهاتووە ئەو لیژنەی ساڵی 2019 نەبێ کە هات تەصدیقی کرد دەست ئێستا حکوومەتی عێراقی هەمووش دەزانێت و حکوومەتی هەرێمی کوردستان عفو پەرلەمانی کوردستان دەتوانێت هەر ئەندا پەرلەمانێکی بێ دەتوانێت لە چاودێری دارایی بزانێت چه ساڵێک چەند سەرف کراوە چۆن سەرف باشە کاکەڕۆم لە بەوەم نییە بەرهەم ساڵە یعنی قسەی خێری لە ئەوروپا دەژی دەبێت لەو شتانە دقیق کاکە زۆر دقیقین لە هەموو وڵاتەی هەر چەند دەخل هەبی هەر چەند دەخل هەبی دەی بیستە پەرلەمان چاودێری دارایی پێ دەڵێ ساڵ کاکە پەرلەم سەرۆکی کاکە بۆ دوو ساڵ کە بەرهەم ساڵە لەوێ بوو دەچۆ پەرلەمان 2011 کاکە وەختی بەندام ساڵ عزانی چه پارەیەکە بۆ عزیزم ئەدیلۆ لە فترەی نێچیری نەبوو حکوومەتی بەتاڵ کردەوە قاسەی حکوومەتی بەتاڵ کردەوە حکوومەتی تووشی ئەزمە کرد باشە لۆدی ساڵێک لە دوای نێچیری شەبوو دوای نێچیری شەبوو بەس دوای ئەوە لە دوای پارە هەبوو بێت بودجە چۆتە پەرلەمان یعنی ئەتو لە سەراساسی چی بودجە دەنێریە پەرلەمان يعني أول شتانا الفوبية قانون كربا بدال قانوني بوتزانا تدبي أجر هل هيزنا بالشكل من أول كاكا نانا أو همو أمل ميديا دبينين أمل لو شارزاني بس ديان برلمانتار دعوة كذا حكومة رجلا بوارنا هذا بتزبيت برلمان حكومة رجلية كاك قادر يقدر خبر راسي كينو أو برلمانتاراني كوادلين يا هي جماعتي مثلا نوي دائما باشا كوريا ولاتن يا دقيق باتركينا انا ما نتو كوريا ولاتني همو اندامي شي برلمان حقي خويتي بلي باب وجبسته برلمان اما جولين بابسي بلان بوتلسد اساسي تشي لسر اساسي او باري كحكومه هيئتي اتيتا برلمان عزيزم كحكومه لي ديارنا بوبا باري ديارنا بالنوت او تفرم النوت راوسي ازمه يقدروا السبب كورونا دي نازان شري داعش كفاره دي كاكاروان بارها 54 دقيقة بينر خوينر ودبن السامة لاستنتاج قصيتو جيشنا قناعات بارتينا تيروري كردي أنا إرهابي إلكتروني دكا نبر فرسكاني دزن بنمونا بقندلن بعوابري برپرسە دیارەکانی پارتیوێکێتی شەفافیت ئەو پەڕی هەیە بە پێی قسەی جەنابەت وایە لە کۆی قسەکانت واتشاندا دقیق ئەگەر گەندەڵی نەبوو با چاکسازی نەدەکرێت گەندەڵی کاکە لە سویدیشێ لە هیچ دنیانیە نەبیتن بەس نسبیە بە قوربان تۆ وتت بەرپرسەکان شەفافیت هەیە محکەمە زۆر باشە وەکو چێ کاک کاروان تخوا بە ئەو پرسیاریە خۆ ئەمن پێ دەڵێن 50 ڕۆژنامەنووسان تیرۆر کوشتیە بەس یەک بەرپرسم پێ بڵێ کەتە زیندان دەسە دزی ئەمە هەمومان دەزانین دەیان ڕۆژنامەنووس گیرایە تیرۆر کرا لەژێر دەسەڵاتی ئێوەیەکێتی وایان نا لەسەر شتی زۆر بەسیت بەڵام ناوی یەک بەرپرسم بڵێ لەسەر دزیەکی گەورە دژی کردە ژۆرێ لەسەر کارێکی تیرۆریستی تۆ لە من باشتر دەزانی چەندین بەرپرس وەکو ڕاوەستا خەپەلەمەکە یەک دەقە چەندین بەرپرسی لە ئاسی جۆرا و جۆر لە مۆزەفەوە هەتاکو وەزیر لێکۆڵینەوەی لەگەڵ کراوە هەتا بەرپرسی حزبی جۆرا و جۆر عەسکەری
همو اوان اجراءاتيان لقل كراوه ودراوه بمحكمه هل يكبر باختصاصات يخوي سنديان لجورنا كاك خلق كراوه تجولي في وزنا كان اخر صلى عراق دياره كاتشخم لا عراق دياره ديان برفرسنا وكان بلاو دبتو لجورنا ورا بيم بلين وكو يكناو بيبله زور هي سيدو سالا دزاني كورا كاتشخم انقو يشت سيدو سالا يكبر بسخوتها نخست الزندان بس ديان روزنامه اي كاكا ناوكم بيبله ناري وز زورنا كاك خاطر زورنا وبول تو اگر روزنامه نوز بي دزاني كاكا اتوش روزنامه نوسي دقق راو استاذ احمد نبي تو توي نايك بمن بيني متزور لو ولياترم تو توي نايك نا اخر كاتشخم اقد لجوري بي همو كزدي زاني واي انا انا زور كذا كراك جوري كاكا وسطن بيبله نقوره وسطا ديان كسبوا نم ناول بين ادم اي لجوري بي لو تسيدا والله ميز نازان ام دزان هيج نيا بس لو فقير هي برو او دادگانه كردستان اگه يكبر برسي بالا دي تو عقد بي بالا ها والله ده والله اوي اما تو اقصدك او نشانه اوي كلا الف وصل كردستان كذلك كاتش نازانم ناوكم بيبله ناو زوره بيزنا كبتوي باشا كاكاروان ام بس بدنا سينم بخلك باشا مشكلة والله هروكو كارون محمد صابر اخر ناكر نعنا كاديري بارتيني اتو لقبت بلاكتي معقول نيا دبي كارمند بدولة من كاتشخم كارمند لا او خدمت كاري باكرو دغري حتى سرو وزيران همو دغتو هر وظيفه مان هبه كاكا دبيزنا امن دن سمبرا غاندن كاري راويش كاري سروش من نانا من هريك بلوسا كادري شي بارتي ناكري والله او خلق لدستو هلدي رادكا نا بو كاكاروان بقربان دلنيا بن لبو مزامله شمنيا امن بخود بارزان زانم او تسم قوتي وتطلم امن تشيشمان شخصي قينيا وتشيشش ما دزن دماني بو زمانه لقى يكتب قصبكين كاتشخم همو مش كانت بالشخص انا كردتو كاكا رزي خوتا انا نقول كنت بس دقق جمله فيديو يوتيوب جون ددي بشخصي شي كوظيفه رسميه هي الاولاد اجتيا جيني وتشيتسي ام بكابيدر مدزن يعني واضحه تو كاتشخم اتو بيد كاك كارون بقول امن ازانيت يا وجيني دزي ناباتشي غندلي لا اوانا جيني كاك نمكد يا بقربان او فيديوم هيدي امش بشري كصوتي خوتا زني ودين زادو اي بلنا باشلو كور بابا بلاو كانوا بقربان امن خوم دناس انا بلا ما كردوتو وتما انا بلا ما كردوتو لا شد قدي انا باي كردوتو جيتي سيري كان اما اسي قادر نادره كلا سويدجي اما اسي مخاطبه كردني وقصه كردني لقى خلقها واسني ودا بفلان كاكا من او بري درم داوش شيء او بري لا لو خراتري شد وكنت سمقوت يا كاكا على كل بعض كاكارو اما مروفين اسكوين اوي انقوب دردنا ما هل يكشكبي هذا نا من نمدا بس خون دناس پروردي خزاني بله نم كريا برا اوي بمن كرايا اوي بايما دكري بروابكا بهر يكي وكري 1000 جوني ددا بس خومان دغرين لبر نتربيتي عائلي نتربيتي سياسي نا اخلاقي كوملاتي من رجانا دا اما الرز لبريشي باش خوم دغرم كاروان يعني النقطه كليره دا اجنا فول مان دكن بس اماش بشرين لكل اوش خومان كنترول كدي بهر كاروان امن هربرك تنقاوده بندس نوصل اصل خوتا كاكارم نامي بريندار كميان زور توش عقوبة دانت كم لا يبقى بسكات أجانا عند الشتاء بدم قوت بم زينتي واملي مكة عند الشتاء من أولم دا أو ديالو بيلا هرتيد هي يكفي بابي بلم همو أو قصاني كان هر هموي هر وق أوي استا من بسيطرين شد تو بمن الله ولا ماستر بصالونيك أخ كاكا والله أوي أرفو بي علمي بزاني كاتش ناس مثلا كل كاكا بربستاني هدوامي نكرد إذا أوج دكتور وماجستيراي هي إيه كاكا ولو حكومتي همو تانوان زور بتانوان خمنات أنا بلين صت إيه زور بتان زور يعني أو هم الدكتور بربسي بارتي ويشتي بين الدكتور تويجان أهلي علم وثقافة الدكتور أو ماجستير بنا وريان قلتيا سنتان شهادة ليونانو لا مصر لا هولندا ورقت إذا لو كردستان
علم و سەقافەتەکەی لەژێر دەسەڵاتی ئێوە یەکێتی باشترە؟ کاک قادر من بەش بە حاڵی خۆم تەبەیکی ئەوایش بوو هەموو ڕەفیقەکانیش مەزانن هەموو دەرەجەکانیشم وازەحە بێ منەتیشم هەر کەسێکیش کە دەزانی بە گەندەڵی بەواستە شەهادەکەی بەدەست ناو بڕ ڕوبڕی ئەو کەسە ببەوە بڵاو کراوە براکەم دەیان شت بە جورئەت بن بڕۆ بە کەسەکە بڵێن بەس نەک تۆ ڕۆژێک پێکەوە بسووتێت ڕاستە ڕاست سەدان کادری زیرگەک و بەتوانا و عاقڵ و محتەرەمی هەیە لەناو ئەو هەمووەشدا خۆ دەبێ یەکێک یەک ئەمن معادەرەکە بالعکس ئەم دەزان ناو پارتی خەڵکی جوان هەیە خەڵکەچی هەیە باش ئەوەیە بەڵام بالعکس ڕەنگی سەتان و هەتی خراپی بە تەزویری بە فرتوفێڵ و بە واستە بی سەتا یەک دوو چی باز بە تەزویر و فرۆفێڵ کردویانە نەتیجەیان چیە کۆرۆڵاتی هەموو وەزیرن هەیانە وەزیرە برا چەندین وەزیرتان هەیە بەس من کاکاروان ئەمن زۆر سوپاست دەکەم ئێمە ئەمن کە دەستم دایتە ئەو تەلەفۆنەی بڕوا بکە لەو هەندەیە ئەو پەنا بەهانەیە ببڕم کە دەڵێن لە دوورەوە جوێنمان پێدن تەشیر ئاوە گفتوگۆ دەکەین براکەم ئەنگۆ دەسەڵاتن ئەمەش ئەزانم لە سویدیش بڵێ ئامادەم بێم لەوێ پێکەوە سمینار بکەین گفتگۆ بکەین حیوار بکەین بەڵام ڕجاءن واز لە بوختان بێنن کورە کاکان گۆش ڕاست بێنن لە هەر تەلەڤیزۆنێک دەڵێ لە هەر سەکۆیەک دەڵێ من حازرم بۆ قسەی علمی بۆ قسەی منطقی بۆ مناقەشەی سیاسی بۆ هەرچی بڵێن بەڵام ڕجاءن شتەکان وەکو خۆی بە دەقیقی نەک هەر کەسێک شتێک لە جۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کاتە وڵا فڵان وایە ئەمەمان نەکردیە کاکاروان ڕنگ جار لە مێژووی 30 ساڵە کەس نییە هەڵە نەکە واشنگتن پۆست و نیویۆرک تایمزیش هەڵە دەکە نەگەیمە بەڵام ئەو شتە لەسەر ئەمە وانین هەر لە بەر ڕێزگرتنی خۆمان بەرحاڵ کاکاروان ئەمن دەزانم ئەتوو مەسئولی بەڕ و بەحری بەس وەکو کارمەندێک خۆت دەناسێنی سوپاست دەکەم کاک سیروان چۆنی باشی برا چاوەکەمی سپاس دەکەم کاک سیروان من ناوم قادر نادرا بابەتەکە بۆڵە پێم خۆش و قسەت لەگە بکەم سەرچاوم کا قادرگیان لە خزمەتە سپاس دەکەم کاک سیروان ئێوە کوڕدا و ئەو ڕۆژە راپۆرتێکتان کرد لەسەر کاوە بازیانی یعنی زۆر ڕۆمانسیانە باسی ئەو کۆنە سەرۆک جاشەتان کرد یعنی وا بەتان باس کرد کە ئەو سەر بە هێزێکی کوردی کۆنی عێراق بووە باشە ئەمەلانی لە ئەدەبیاتی میدیای کوردی جاش بووە وایە نا سەرۆک جاشێک بوو ئەگەر کۆن پێشمەرگە بوێ بەس کە ئەو ڕۆژێ تەسلیم دەبتۆ تەواو یعنی لەقەبی کۆنی پێشمەرگایەتی حیساب ناکرێ ئەگەر بەو پێوە بێ هەموو سەرۆک جاش و مەفرەزە خاسەکان کۆن پێشمەرگە بوونە و ئێستاش تەختیەکی زۆر گەورە دەکەن لە کاتێک لەو تەختێتانە زۆر کەسێک و شەر نەکردیە یعنی هۆی چییە؟ با من جوابی جەناب بدەم یەکەم شتیان من ناتوانم بەلای ڕووداوە قسە لەگەڵ جەنابتا بکەم من جەنابتە ناسم بەڵێ سوپاس دەکەم هەردووکمان هاوپیشەین جەناب ڕۆژنامە نووسێکی محتەرەمیت من ناتوانم بەلای ڕووداوە قسە بکەم بەڵام یەک شت هەیە میدیا لەگەڵ جیهەتی فەرمیە مامەڵە ئەکا وەکو فەرمی مادەم یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سەرەکی ئەم وڵاتە ئەو پیاوەی وەکو پێشمەرگەی خۆی ناساندۆ قبوڵی کردووە ئێمە ناتوانین پێ بڵێن ئەم کەسە لە ڕابردووە چی هەبوو چی نەبووە هەر کەسێکیش لە ڕابردووە هەر شتێکی هەبوو بێ ئێمە وەکو میدیا ناتوانین مەسەلەن بچین دانیشینەوە ئیشی محکەمەیە ئیشی ئەو کەسێک کە کوشتوێتی با وەکو دادگا وەکو دادوەر بچێ سکاڵای خۆی تۆمار بکار لەوێ هەر شتێک لەسەر ئەو پیاوە ساغ بووەوە ئەو کاتە جارێکی دیکە لیانەم باسەکرێت و تەواو کاک سیروان بە قوربان میدیا ئیشی گەیاندنی ڕاستیە وایە شێوەیەکە لە دادگاییکردن تعبیر دەکات من نەمدید میدیایەکێتی لەو یەک دو سەعاتەی باسی کرد گۆڕان باسەکە گۆڕان لە بەرێندامی جیڤاتی گۆڕان بووە کەواتە ئەسەیەکێتیش دەتوانێت ڕاگەندراک بڵاو کاتەوە بڵێ نەخێت پێشمەرگەی ئەمە نەبوو ئەزانم تۆ دامان نایەکێتی پارتی ئەو کۆنە سەرۆک جاشانە وەکو هەوادارێکی خۆیان دەکەن باشە بچێ بەرپرسی هەواڵتانە ئەزای مشکلە لەو ئێستا لەو بەرپرسی هەواڵتان بکەم هەر ناگریتن یعنی چێ داڕێژەری ئەو فکرەیە من یعنی راپۆرتەکەم دیت هەتا ئەدەبیاتی وشەی کوردی دەگۆڕن کاک سیروان ئەوە زۆر ناشیرنا ینی سەرپەرشتی هێزێکی کوردی عێراقی کردی هێزی کوردی چی هەبووە
لە سەردەمی بەعز جاشە بووە وایە نا تو بيكسد اكيد مثلا اول شهر بيت انه اعلامه ئەی چۆن یعنی ئەوە ئەدەبیات ببورن ئەدەبیاتی کوردی وا هاتیە تۆ ئەلتەرناتیڤی جاش یعنی ناتوانانی دەستکاری بکەی وەکو وشەی شەهید خۆشێکی ئیسلامیە وایە من جارێکی تری ژەڵێم وەکو سیلانسە لەگەڵ مشکلت نییە بەرەی کوردستانی کە وەکو بەرەی کوردستان وەکو حکومڕانی هەرێمی کوردستان بڵێن باشووری کوردستان دوای ڕاپەڕێن کە عفوی عامی بۆ هەچی جاشەیە دەرکرد کەواتە شتێک نەما بەناویستەوە نانە کاک سیرانوانیە تاالبانی بە شخصی خۆی ئەمنەوە قسەیە دەکەم کە ئینتخاباتی کرد پێی شەرم بوو بڵێ لە ساڵی 66م جاش بیمە تەرچی کرد لە ئینتخاباتی 92 تۆ ناتوانانی ئەوە مێژووە ئەوە مێژووە ئەمەش مێژووە کە دەسەڵاتی ئەم باشووری کوردستانە عفوی عامی بۆ هەمیان دەرکردووە قەی ناکەنەوە بۆ خۆی دەری کردووە باشە خراپە ئەوە هەڵسەنگانی مێژوویە بەڵام هەر یەکێک لە ئێمە بەشەکە لە مێژووی ئێستا مەسەڵەن تو لە ڕووداوی سبەی بێ دەرێ مێژووی ڕوودا و دەبێت بە بەشێک لە تو ڕەش نابتەوە براکەم ڕەش نابتەوە وایە نا یعنی لە تاریخ دوای میدیای شێوەیە ڕاستیەکان باز بکە مەلەف دەینتە گۆڕێ ناکرێ پاس بدا و تەزویر بکە ئەوەی ئێستا ئێوە دەیکەن بەڕاستی مزەیەفی تاریخە من لەگەڵەوە نیم ینی ئەم بەقینەوە قسە لەسەر نەکاوە بازیانی لەگە کەس ناکەم ئەو ئیشێکە کراوە وەکو ڕووداوێکی کوشتن مامەڵی لەسەکە نەوەکو تۆ باسی بچی کۆمەڵێ لاپەڕێ مێژووی هەڵدەیتەوە کەسێک کوژراوە کەسەکە ئاوایە و ئەم ناوەیە و پۆستەکەی کاکەن کورە زۆر ڕۆمانسین لەگەر ئەو سەرۆک جاشانە بەجددی مە یعنی مکیاجی دەکەن جوانی دەکەن بڕوا بکەم بسبێنێ شتەکەم لێ بەهاتدا ئەو نە و تەقتیتان دەکرد نە ئەوەشتان دەکرد کاچی من ناکرد نانا قەزدم لەسەدێ بەنمونە دێ کاکە سیروان بە قوربان ئەوەی دەیکەن چەواشەیە ئینسان ئەگەر بەرەی کوردستانی لێ خۆش بوو ئەگەر ئەمر قەزم لێرە هەر کاوە بازیانی نییە کۆی سەرۆک جاش و استخباراتەکان مەفرەزەکانە ناکرێ مێژووی چەواشە بکەین بەڵێ ناشکرێ ئێمە لە خۆمانەوە مەسەلەن شتێک بڵێن کە بەیانی دووبیانی لە دادگال بە پێچوانەوە لەسەر ساغبێتەوە ئەسڵ بەس ئەو ناوی هەیە براکەم ناوی هەیە خۆ ناوی لە مەلەفەیە لە دەیان ئەوەی خۆ منەمان گوتیە بڵێن ئەنگۆ 20 کەسی کوشتیە وەکو خەڵک مەسەلەن باسی کردیا ئەمە دەڵێن چۆن مێژووی چەواشە دەکەن چۆن پاز دەدەن کاکە من لەسەرتاشەوە پێوەتی کاقادر من نەخۆم بڵێم وەکو ڕووداوژاری تۆ بدەمەوە من ژمارەیەکە بۆ نێرم ئینشاڵڵا پێنجێکی پێوە بکە ڕێنگا و بتوانێت بڵێ ئەمە سەبەبەکەی بۆ لەبەر ئەمە بووە باشە بۆم بنێرە یاکۆشم بۆ بنێرە بەنای منیش پێ بڵێ خۆ ئاکۆت یەزانیتی ئەزانی کاچی من ئەمە زۆر یەک پێم سەیرا ئەنگۆ تەختیەشی ئەلامی زۆر گەورە دەکەن لە کاتێکدا ئەوەیەک بووە ینی کەسایەتێکی زۆر گەورەی کورد نییە بەڕاستی پێم سەیرە نە پۆزەتیڤێکی گەورەی نواندیە نە ئەوەیەکە دوو مزەیەفی تاریخ دەکەن کاک سیروان مزەیەفی تاریخ دەکەن یعنی تاریخ پاز دەدەن هیوادارم یعنی من قەزم چێشەکە لەگە تو نییە لەگە ڕووداوە من ئەزانم تۆ لە کێشەوە قساکەی تۆ لەلایەنە کوردایەتەکەی خۆتەوە قسەکەی لەلایەن دڵسۆزەکەی خۆتەوە قساکەی نانار ئەوە کاک سیروان من دەمەوێ بکەم جگەلەوەی کەسەکەم لەو بوارە ئیشم کردیا ئەو کاچی من گەیشتە ئەو دەرەجەی میدیای کوردی ئەو جاش و ئەنفاتیانە ئەو یەکەم جار نییە دەتانەوێ جوانیان بکەن شەرعیەتیان پێ بدە ئەمن لەو ڕوانگەمە یعنی ئەمن لە بەوەم نییە بڵێن بەس کاوە بازانی کێشە کاوە نیە نابی هیچ کەسە کە ناوی لەو قائیمە هەبێت جاش بێ ناپاک بێ ئیبراز بکرێت من وەکو خۆم ئەوکو سیروان گلەیەکەت بە نەزەری اعتیبار وەرەگرم ئەشی گەێنم بەسەر چاو لە جەنابی شتێ ئەگەم ئەو گلەیانە ئەوە گلەی نییە بەڕاستی ئەوە کاک سیروان تۆ وەرە بیرکەوە میدیایکی جوولەکە شتەشی وا بکاتن لەگەر ناپاکەکانی خۆی لەگە تاوانبارێکی ئەنفالی جینۆسایدی هۆلۆکۆست چی پێ دەگۆترێ بەرحاڵ ئەو ژمارەم بۆ بنێرە ئەگەر نەبوو مەجبورم ئەوەی بڵاوکەمەوە لەبەر ئەوم دەزانم ئەویتکەتان بڵاو هەڵناگرن کاک سیروان بە هیوام هەر بگری
هرسلاوت بدنك تاكسر ناسيو فشيك خود بزعبان نا خۆمەش گفتوگۆ دەکەین کاک سیروان وایە نە بۆ پەرڕێزەوە سەرنجی خۆت دەدەیوە دەڵێ ئەم بەرپرس نیم بە ناوی ڕوودا و قسەت نەکردیە سەرنجی خۆتدایە ئەمەش دەمانوێت کەیسەکە گەرم بی بەڕاستی گەورە بی یعنی ئەمن لەگەڵ ئەوە مەوزوع سەدبارەی دەکەم کاوە بازیانی یەکێک لە سەرۆک جاش و ئەنفال تاوانبارەکانە کە دەستی سوورە بە پێی زانیاریەکان لەسەر بەڵام ئەمە نامانەوە شەرعیەت هیچ کە بەو سەرۆک جاش و ئەنفالچی مەفرەزە خاسانە بدرێت کاک سیروان یعنی میدیای کوردی ئەگەر بێدەنگ بی باشترە لەوەی کە جوانیشیان دەکە کاچ خۆ مێن مێژوی ئەوانە جوان بکەن وسکت بن تەواو هەر ئەوەندەتان خۆ پێ دەکرێ وایاننا باشە من لە خزمەتم ئینشاءڵڵا ژمارەکە بۆ نێر باشە چاوەڕێتم کاک سیروان ئەگەر ئەو بێ بێگومان ئەتوو بە ناوی ڕوودا و قسەت نەکردی ئەگەر نامە چ بکەین دەڵێن پەیوەندێک لەگەڵ بەرپرسی پێ دەی ڕێزم لێ سەر ساو